ڕێی خۆم وەک ئەندامێکی ئەنجومەنی وەزیران لەسەر ئەم بارودۆخەی کە هەیە و بە تایبەتی لە دوای ئەوەی کە ڕەخنەکان زۆر ڕوبەڕووی ئێمە بووەوە و هەندێکیشی بریندارکردن بوو و لە ئاستی میهەنیەت و لە ئاستی کاری حکومی ئەوانە دەرچوو پەرلەمانی دەرچوو گەیشتە ئەوەی هجومی شەخسی بکرێتە سەرمان وەک ئەوەی بڵێن من و کاک ئاوات و کاک کەمال و کاک ئومێد عەقدە نەوتیەکانمان ئیمزا کردووە وەک ئەوەی بڵێ ئێمە ئەو هەموو کولفەی ئینتاج و نەقڵ و نازانم کۆمپانیا ئەجنەبیەکانمان هێناوەتە ئێرە وەک ئەوەی بڵێ هەموو ئەو بابەتە کارە سادبارەی کە مەساویەی مەجای نەوت کە کاک دکتۆر کەمال باسی کرد ئەوی بە لە ڕووی میهەنیەوە لە ڕووی ئەرقامەوە لە ڕووی علمیەوە باسی کرد بەڵام من داوا لە ئێواکەمەوە ئێمە نین ئەوانە ئەو عەقدانەمان کردووە ئێمە حکومەتێکمان وەرگرتووە 28 ملیار دلار قەرزار بووە هەمومان بەڵێنمان بە ئێوە داوە چاچی بکەین ئەچینە بەغدا مفاوەزاتەکەین لە بەغدا دیفاع لە هەرێمی کوردستانەکەین ئەبێ ئێوەش لێرە پاڵپشتی ئێمە بکەن بۆ ئێمە بەقوت بین لە بەغدا عەقدە نەوتەکان ئێمە نەمان کردووە کاکە ئێمە نەمانوتووە 50% بدرێتە بۆ 50 من ئەلێرە پرسیارە لە ئێواکەم وەکو هاوڵاتیەکی ئەم کوردستانە چێ ماف و دەسەڵاتی داوە بەو برا بەڕێزانەی ئێمە ئەم جۆرە عەقدانە بکەن 50% سەروەت و سامانی ئەم میلەتە بدرێتە کۆمپانیاکان 42% بۆ هەرێمی کوردستان بێ لە هەموو وڵاتانی دەوروبەر 20% بۆ 30% مەسائلی عقودی شەراکە و ئەوانەیە فەرمووەرە منیش لەگەڵ ئێوەیە داواکەم با ئێوە ئەو ڕەخنانەتان لە ئێمە کرد من قبوڵێکەم و بە سینجێکی فراوانەوە لە بەرەزانم ئێوە لە دڵسۆزیتانە و هەمومان لە پێنا ئەو میلەتەمان بای 800 ملیۆن دلار نەوت فرۆشراوە 480 ملیۆن دلاری بۆ شەریکات ڕۆیشتووە 320 ملیۆن دلاری هاتوۆتەوە وەزارەتی نەوت باشە ئەمە ئێمە ئەگەر پێمان بڵێن بۆ ئەبێ چاک بکرێ ئەبێ گەندەڵی نەمێنێ ئەمە وایە بەڵام ئەوەی بۆ ئەبێ پرسیار لەمە بکەین وەزعەکەی هەرێمی کوردستان بۆ گەیشتە ئێرە